بینەرانی ئازیز سڵاوێکی گەرمتان پێشکەش بێت دەم بەشە لە بەرنامەکەماندا ڕۆژنامەنووسی بە هەڵوەت ناوداری هەرێمی کوردستان ئەنوەر حوسێنمان لەگەڵا. کاکە ئەنوەر زۆر سپاس بۆ بەشداری چاوپۆتنەدا. کاکە ئەنوەر گفتوگۆمان سەبارەتە بە ئاخرین ڕووداوەکانی ئێران و هەرێمی کوردستان و عێراق. ئاگاداری ڕووداوەکانی 16 ڕۆژی ڕابردوو لە ئێران هەن کە سەرهەڵدانێکی مەزن و کەموێنە لە ئێران لە جەریاندایەوە بێگومان کاریگەری ڕاستەوخۆ خۆشی لە ناوچەکە و بەتایبەت لە هەرێمی کوردستانیش دەبێت. هەڵوێستی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم ڕووداوانە و بەتایبەت لێدان لە مەقەڕاتی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران چۆن هەڵدەسەنگێنێەوە؟ سەرەتا ئەبێ بڵێم زۆر سپاس و سەرخۆشی لە خانەوادەی مەحسا ئەمینی و هەمووانەی کە لەم ڕووداوانەی 16 ڕۆژی ڕابردوو لە ڕۆژهەڵات و لە ئێران گیانیان لە دەستداوە. لە ڕاستیا ڕووداوەکان هەندە گەورەیە کە هەموو وڵاتانی ناوچەکە و ناوچەکانی جیهانیشی خستۆتە ژێر بەرپرسیارەتێکی گەورەوە کە ئەوەی کە خەڵک لەسەر شقامە داوا و حەق و سادەترین مافەڕەوەکانی خۆیەتی. بەداخەوە ئەو شوێنەی کە کەمترین کاریگەری لەسەر جێهێشتووە کە بوو ڕێک پێچەوانەکە ڕاست بێ سەبارەت بە حکوومەتی عێراقە. سەبارەت بە حکوومەتی عێراق سەرەتا با قسە بکەمەوەیە کە حکوومەتی عێراقی لەم ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویداوە بە تایبەتی لە ئەوەی کە هێرش بۆ سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە باشووری کوردستان کە لە کاتێکا حکوومەتی عێراقی دیایەوە کاسیادە و سەروەری لانی کەم ئاسمانی ئەمنیەتی ئاسمانی عێراق بەدەست حکوومەتی عێراق خۆیەتی و سنوورەکان ئەو بەرپرسیارە لی و پەیوەندێنێ و دەوڵەتیەکان دیبلۆماسی هەمووی ئەم سێ خاڵی کە لە ناو دەستورە حکوومەتی عێراقی شانازی پێوەکە وەڕخنە لە هەرێمی کوردستانەگرێ کە ئەوانە پێویستە پرسیارەتەکان لە ئەستۆی حکوومەتی عێراقی بێ لێرە هەرسێکیان پێشێر کراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کەچی حکوومەتی عێراقی قسەیەکی نییە و هەڵوێستێکی نییە. قسەکەوێ بۆچی؟ لە سادەترین حاڵەتی ئەوەیە کەم حکوومەتە ڕێز خودی سیستەمەکە ڕێز لە سیادە و سەروەریەکانی خۆی ناگرێ و ئەگەر چەند ساڵ لەوە پێش ڕێگای نەدایە بە حکوومەتی عێراقی بێ بنکە و بارەگادانێ لە بادینان و ڕۆژانە فۆڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا بۆردومانی گەلیلەکانی پارتی کرێکارانی کوردستانی نەکردایە هەڵوێستێکی جددی هەبووە لە دەرپەڕاندنی ئەم هێزانە بێگومان ئەمەش ڕووی نادا کە ئەمە ڕوویداوە مثلەن زۆرتر بێ هەڵوێستتر بووە و زۆرتر سیادە و سەروەریەکەیەکەوێتە ژێر پرسیارەوە و دەخالەتی وڵاتان زۆرترە لە دەستی وەردانی عێراق. ئەمە خاڵێکی گرنگە کە ئەکرا لە ڕووی سیادە و دەستوری و قانونیەوە ئەگەر بیەوێ کە من دڵنیام نایەوێ ئەگەر نابوو ئەم کەیسە بێت ئەنجومەنی ئاسایش کە سیادە و سەروەریەکەی پێشێر کراوە کە ئەگەر قسەیەکی هەیە حکوومەتی ئێرانیا تووشیا بێ لە ڕێگای حکوومەتی عێراق لە ڕێگای سەفارەت باڵێۆزخانەکانەوە بێ ئەمەی نەکردووە. بەڵام ئینسان کە ئەم ڕووداوانە بەردەوام دووبارە بێتەوە ئەیبینێ یەکێکیانەوەیە کە حکوومەتی عێراقی بە جۆرە لە جۆرەکان بەشدارە لەم ڕووداوانەی لەم ڕووداوگەلەی کە ڕووەدا جا ڕاستەوخۆ لە ڕێگای دەستگا ئەمنیەکانیەوە یانە ڕاستەخۆلەوەی کە قسەیەکی نیە گوێی خۆی لێ خوێنێ و پێشم وایە ئەگەر حکوومەتی عێراقی پێی وا بێت لەم بینەیە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئۆپۆزیسیۆنی تورکی یا بە وازەحتر بڵێم کوردی ڕۆژهەڵات یا کوردی باکوورە بنە قوربانی لەم بلمانیانە غەڵەت دەکات پێش هەموو شتێ سیادە و سەروەریەکەی خۆی ئەخرێتە ژێر پرسیارەوە. وەگەر پێی وایە ئەمە لە ڕابردوو ڕوویداوە لەسەر سازمانی مجاهدینی خەڵق و بێدەنگەی لێکراوە ئەوە مەسەلەن لە هەرێمی کوردستان ئەمەی بۆ ناکرێت ئەمە دووبارە نابێتەوە یان پێی وابێ بەم فشارانەی ئێران و تورکیا ئەزمموی هەرێمی کوردستان نەخاتە مەترسیەوە ئەوە بە هەموو حاڵەتێکی سا دەرەکەوێت کە وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنی و خزمەتگوزاریەوە زۆر لە حکوومەتی عێراق باشترە کە بۆ معلوماتی جەنابەت تەنها لە مانگی ڕابردوو بای 10 ملیار دلار نەوتی فرۆشتووە. بۆی هەموو ئەو هۆکارانە پێماوەن کە حکوومەتی عێراقی جددی نییە و خۆی بە بەرپرسیار نازانێ و لە ئاستی نێودەوڵەتیەوە ئەلامەتی ئیستیفامەکەوێتە سەری بۆچی کاتێکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یا با بڵێن لە یەک دوو مانگی ڕابردوودا بۆردومانی زاخۆ کراوە چەند هاوڵاتی سڤیلی عەرەب لە زاخۆ لەلایەن فڕۆکەی تورکیا وەردەمان کرا بوونە قوربانی
ئەوان هەڵوێستی زۆر جددیتریان هەبوو مەسەلەن یعنی هەستی ناسیۆنالیستیان بەقوەتر بوو کە برا عەرەبەکانیان کوژراون بۆ لێرە کە دوێنێ پێرە سێنزە کە شەهید بووە ئەو جددیەتیان نییە ئەمەیەگە قسەکە لەسەر حکوومەتی عێراق لەیەکە هەیە خۆ سەرۆک کۆمار کوردە وەزیری خارجی کوردە خۆ جێگیری سەرۆکی پەرلەمان کوردە خۆ بەشێکی زۆری وەزیرەکان کوردن خۆ فراکسیۆنەکانی یەکێتی پارتیش لەوێ هەن ئەمە سەبارەت بە حکوومەتی عێراق کە پێم وایە زۆر ناکرێت تەوە چاوەڕوانی لەسەرکەی بەڵام بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو لەوەی کە کارەکە لەسەر بەیان نامەیەک و ئیدانەیەکوانە زۆرتر بێ و بەرپرسیارەتی زۆرتر هەڵگیرن و زۆر جددیتر بن چونکە یەکەمەوەیە کە لێرە بردۆمانی یان خەڵکێک بۆتە قوربانی کەوانە مەسەلەن لە ڕووی ئینسانی و ئینسانن لە ڕووی نەتەوەی ئەمانە سەر بە نەتەوەکەتن لە ڕووی هاوخوێنی و لە ڕووی جوگرافی و لە ڕێی هەرچێکەوە ئەمانە ئەگەر وا سەیریکی ئەگەر واش سەیری ناکەی دیسان تۆ سیادۆ سەروەری تۆ پێشێکراوە خۆ بردومانی سلێمانی زڕگوێز و کۆی و ئەوانەکرێ بردومانی سلێمانیەکرێ بردومانی هەولێرەکرێ چکە خۆ پێم وایە ئێرانی جەزانێ لەم بینەیە خەڵکی باشووری کوردستان بە قڕۆژەڵاتی کوردستان عاتفیان هەیە بۆم هێزانە بەڵام قسەکەوێ بەرژەوەن یەکەم لێرە گرفتی حیزبی و ململانەی حیزبی نێوانم هێزانە کە یەکگرتوونی خطابێک یەکگرتویان نییە دووەم پەیوەندی ئابوووریەکان و پەیوەندی جۆرا و جۆرەکانیان لەگە وڵاتانی منتەقەکە ڕێگا نادا بەوەی کە ئەوانە هەڵوێتێکی جددیتریان هەبێ لە ڕاستیان ڕەنگە فاکتەرێکی واقعیش هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرەقەتی ئەم دوو دەوڵەتە زلهێزە نهەیە لەم منتقەیە بەڵام لانی کەمە بێ هەڵوەسیەکانی جددیتر و جەسوورانەتر و شۆڕژگەرانەتر و ڕادیکاڵانەتر و هاونەتەوەی تر بێلانی کەم یعنی مەسەلەن گرفتەکە یا گلەیەکە بەس لەم ڕووداوانە نیە کە بەردومانی بارگەکانی کۆمەڵ و دیموکرات کراوە گلەیەکە قوڵترە دوورترە تاریخیترە مەسەلەن ئێمە شایەدیەوەین کە ئەم هێزانە مەسەلەن پێویستیان بەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لێیان بێ کە مەسەلەی وەختێک مقەیەدیانەکە بۆی نابێ خەباتی چەکداری بکەن ئەی مەسەلەن ئایا پێداویستیەکانی ژیان و گوزەران و سەرەتاییترین مافەکانی بێهداشت و خوێندن و دا و دەرمان و منداڵان و ئەوانەی بۆ دابین کردوون کە بێگومان نەیکردووە خۆ مەسەلەن لەم بارەیەوە بۆیە بە نەزەری من ینی ئەبێ زۆرتر بەرپرس ینی ئەم هێزانە و ئەمانە زۆرتر بە نەزەری من بە تایبەتی کۆمەڵ و دیموکرات و هێزەکانی تریش هەم ئۆپۆزیسیۆنی ئێران هەم ئۆپۆزیسیۆنی باکوور و ئەمە وەسەری ڕۆژاواش ئەبێ زۆرتر ئێعتیماد بکەنە سەر جەماوەری باشووری کوردستان نەک حکوومەتی هەرێمی کوردستان چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەجربە پێمانەڵە کە دەرقەتی ئەم لەلانەیە نایە بەڵام بوونی پشتیوانی گەورەی خەڵکی باشووری کوردستان لە پاڵ ئەم هێزانەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو و لەم بردومان و قەتڵ و ئام و لە کێشە و گرفتەکانی ڕۆژانەیان هەیە زۆر گەورەیە سەرمایەکی گەورەیە من پێم وایە ئەبێ ئەم هێزانەی ڕۆژهەڵات دەست بەم سەرمایە گەورەی جەماوەری خەڵکی باشووری کوردستان سلێمانی هەولێر و دەوەکو هەڵەبجەوە بگرن ئەمە گرنگترە لەوەی کە چاوەڕانێکی زۆریان لە حکوومەتی عێراقی یا حکوومەتی هەرێمی دڵنیاش بن بە پشتیوانیکردنی خەڵکی باشوور بە پشتیوانی جەماوەر هاوڵاتیانی مثلەن ڕادیکاڵ و خەڵکی شۆڕژلێڕ و خەڵکی نەتەوەی کوردستان ئەمان لەم ململانیانە دەتوانن سەرکەوتوو کاکە وەرباستان لە هەڵوێستی فەرمی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کردووە ئێستا پرسیارەکەمەوە کە کاردانەوەی ئەم ڕووداوانە بە گشتی چ سەبارەت بە جەماوەری سەرهەڵدانی جەماوەری لە ئێران و چە لێدان لە مەقەڕەکانی ئۆپۆزیسیۆن چۆن بووە لە ڕاستیاک بێگومان هەموو ئەو ڕووداوانەی کە لە دەوروبەرمان ڕۆدن کاریگەری لەسەر هەم عێراقی هەم لە هەرێمی کوردستان هەیە کاریگەری بێگومان کاریگەری لەسەر حکوومەتی عێراقی هەیە بەشێکی زۆری با بڵێن بەشێکی زۆری ئەو هاوکێشە سیاسیانی کە لە ڕابردوو هەبوو گۆڕاوە لە عێراقا ئەگەر لە دوای ڕوخانی ڕژەیم بەحسە لە 2023 هاوکێشەکە بە خازانی کۆماری ئیسلامی ئێران بووە و گەشە و نفوزێکی زۆری هەبووە لە ناو ماڵی شیعی کە لە 1962 پێکاتەکەی عێراق پێگەێنن و لە دەورانی ڕوخانی بەحسەوە سەرک وەزیران لەوان بووە ئێستا بە دوای ئەو کێشە و مشکلانی لە ماڵی شیعی هەیە و بە چوونە دەرەوەی ڕەوتی سەدر و مقتەدا سەدر لەو هاوکێشەیە و چەند هێزگەلی تر و سەرهەڵدانی تشرینیەکان کە مخالفی ئەم جۆرە لە دەخالەتن و گەشەی سنیەکان بە دەخالەتی عەرەبستانی سعودیا و دوورکەوتنەوەیان لە شیعەکان و حکوومەتی هەرێمی هێزە سیاسی کوردیەکانیش بە جۆرە لە جۆرەکان بۆیە بەنظری من تا دێ گەشە و نفوزی ڕابردووی ئێران لە عێراقا کەم ڕەنگتر بۆتەوە و
مثلەن بە ئاشکرا داوایان کردو کە نابێت دەخالەتی ئێران بمێنێەوە ئەم دەخالەتی ناوچەیی و لە ناویشە ئێران کە زۆرتر هەژمون و هەیمەنەی هەیە بەڵام هێشتا ئەوە مەسەلەی ئەوە نییە کە کۆتایی پیاتوە بۆیە ئەبینین ئەم یەک دوو ڕۆژە لەگەڵ ئەو ڕووداوگەلانە خۆپیشاندانی تشرینیەکان زۆرتر ئەچێتە پێش و کاربەدەستانی حکوومەتی عێراقی زۆرتر خەریکی ئەوەن کە حکوومەتەکان زووتر پێک بێنن کە بە تایبەتی مالیکی و شیعەکانی دۆستی ئێرانیانەوێ ئەم هەلانە بخۆزنەوە بەڵام بە نظری من حکوومەتی عێراقی بیاوێیانەوێ ئەم ڕووداوانە کاریگەری لەسەردانێ و حکوومەتی عێراقی پێویستی بەوەیە بە پەیوەندی سیاسی و ئابووری و سنووری ئەمنیەکانی دابچێتەوە و عێراق ئەوێ بخۆی دەوڵەتێکی سەربەخۆ بێت وەک کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستان بێگومانەوە بێ مەسەڵەن خەڵکی باشووری کوردستان نیگەرانە تووڕێ لەم ڕووداوانی کە ڕوویداوە لەم فشارانەی کە لەسەری دروستەکرێ و بەڵام قسەکەیەوە ئەم مەسەلەن ئەڵتەرناتیڤەکانی چییە بەدیلەکانی چی حکوومەتی هەرێمی کوردستان کە لانی کەم بە نەزەری منە بێوانە حیجاجی ڕەسمی بدەن و لانی کەم ئەگەرەوەیە مەسەلەن ئەبێ چاو بە پەیوەندیەکە سیاسی و ئابووری و ئەوانە بکشێنەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەسەلەن لە زۆر حاڵەتان نیگەرانی خۆی دەربڕیەوە لە هێزی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان و ئەمان ئیلتیزامیان کردووە یا لەبەر بەرپرسیارەتی سیاسی یا لەبەر پاراستنی ئەزمونونەکە دەستیان لە زۆر شت پاراستووە خۆ لە بەرامبەرەوەیە بێ مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستانیش احتیجاج بکە کە مەسەلەن ئەمان ئەویان نەکردو بۆچی ڕێگادەن مەسەلەن بردومان بکرێن شێت بکرێن قەتڵ و عام بکرێن و ئەمە خاڵێکی تر وا بێگومان دووبارە بوونەوەی ئەم ڕووداوانە ینی سیقەبوون و متمانەبوونی خەڵکی باشووری کوردستانی بە حکوومەتی هەرێمی کوردستان زاییفەکە زایی بۆچی لەبەرەوەی کە منی هاوڵاتی وەختێک کە هەزەکەم مەسەلەن هاوڕێیەکم لە زرگوێزیا لە کۆیە شەهید دەبێ و بەرپرسیارەتی کێز نایگرێتە ئەستۆ و کەس دیفاع لە خوێنەکەی ناکە فەرقی چیە بۆ منیش مەسەلەن فەرقی چییە لەبەرەوە ئەو متمانە و سیقەی خەڵک بە حکوومەت لە دەزەدا و نابێ حکوومەتی هەرێمی کوردستان پێی وابێ ئەمە کوردێکی ئێران شەهید دەبێ و ئێمە پێم ماوتن تەقوتۆڕێک مەکەن و ئێمە پێ ماوتن بارەگەکانتان داخەن و پەکەکە واکاوکۆ ئەمانە ئەمانە هەرچی بێ هەڵوێستێکی سیاسی و هەڵوێستێکی بەرپرسیارانە نییە بە نەسەری لەبێ هەڵوێستەکان ینی ئێمە ئەوەش لەبەر چاوەگەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بارودۆخی جوگرافی و جیۆپۆلیتیکێکی لەگەڵ ئەم دوو دەوڵەتەیە بەڵام هەمیشە بێدەنگبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەجربە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بوومان دەرکەوتووە چەنە بێدەنگ بوون ئەوان فشاریان زۆرتر کردووە چەنە مەسەلەن ناڕزایی هەرێم کەمتر بوو بێ ئەوان فشاری زۆرتریان هێناوە و من هەرگیزش باوەڕ ناکەم حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە کاتەوە کە ئەم هێزانە وەکو کارتێکی فشار بەکاربێنێ کە مەسەلەن زۆر واردە لە هەموو دنیا ئەم هێزانە بەڵام لەگەڵەوەش من یەقینم هەیە لەوەی کە دیسانیش بڵێمەوە خەڵکی باشووری کوردستان بەدەل لە تێڕوانینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان ئەست و سۆز و پشتیوانی گەورەیانەیە لەم هێزانە و لە پرۆتستۆکردنی ئەم ڕووداوانە و لە باوەش ئاوەڵاکردن بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. کاکەنوەر دەمێکە لە عێراق و بەغدا و شوێنەکانی دیکە دژ بە دەسەڵات و نفوذی ڕژیمی ئێران خۆپیشاندان دەکرێت هەرم شەمە خۆپیشاندانێک لە بەغاکرا و لە باقی شارەکان وەک ناسریە و بەسرە خۆپیشاندانێک دژ بە نفوذی ڕژیمی جمهوری ئیسلامی کرا پێتان وایە کاردانەوەی ڕووداوەکانی ئێران لەسەر بارودۆخی عێراق چی دەبێت؟ لە ڕاستیە من لە وڵامی پرسیاری پێشووتە جوابی ئەوم دایەوە کە بەو پێی کە کۆماری ئیسلامی ئێران هەژمون و هەیمەنەی زۆری هەبوو لە ڕابردوو تا دێم هەژمون و هەیمەنەیە بەڕاستی کاڵە بێتەوە ئەوش وەکوتم بەهۆی ئەو شەقبوونەی ماڵی شیعی بە تایبەتی ڕاوتی سەدر کە ئێستا هێزی یەکەمی ناگروپە شیعەکانە و حکوومەتی عێراقی ئەگەر هەڵوێستی جدی نەبێ و ئەگەر نەتوانێت حکوومەتێکی کارا و ئەکتیڤ کە پاشکۆی هیچ کام لەو دەوڵەتانی منتیقەکە نەبێ و خۆی دەرباز نەکات لەم پێکاتە ئیتنی و تایفی و حکوومەتە مەسهەبیانەی کە هەیە و ئەگەر خۆی دەرباز نەکات لەو هەموو دەخالەتی ئێران و تورکیا و عەرەبستانی سعودی و تەنانەت ئەمریکاش ئەم حکوومەتە بەرەو فەشەلبوونە ڕواوە و شکست دێنێ و هەر بۆیە لە نەبوونی هەڵوێستی جددی سونیەکان لە 2014 هێزە سیاسی سونیەکان خەڵکی سوننشینی منتقە سونیشەکە باوەشیان بۆ حرەکەی تیرۆریستی داعش کردەوە و ئێستاش لە پایتەختی دڵی دەوڵەت و لە زۆربەی شارەشی ئەنشینەکان ئەگەر ئەم هێزانە
ئەمانەی کە وتم جێبەجێ نەکەن و نەتوانن مثلا عێراق بۆ عێراقیەکان بێ بۆ هەمووان بێ و نتوانێت سیادە و سەروەریەکانی خۆی پارێزەوە نتوانێت بەربەم هەڕەشە و مەترسی و بردومانی ڕۆژانەی ئێران و تورکیا بگرێ هی ئەمریکاش من پێم وایە هەر ئێشتا حکوومەت عێراقی خۆی دوو مەترسی جددی هەست پێەکە یەکیشیان گەڕانەوەی کۆنە باسیەکانە بۆ سەردەسەڵات دوو هەمیان لە ئەگەری سەر لە نوێ زیندووبوونەوە سەرڵدانەوە و پەلاماردانی داعشە بۆ عێراق ئەمانە دەرەنجامی چییە؟ هەم هاتنەوەی باسیەکان و هەم گەڕانەوەی داعش ئەنجامەکەی چییە؟ ئەنجامەکەی پێماڵێ ئەم دەوڵەتە سوپاکەی ئینتیمای نییە بۆ دەوڵەت ئینتیمای هەیە بۆ هێزە مەزهەبێ خێڵەکیەکان بۆ هێزانەی کە بە ناوی مەزهەب و دیعایەکەن و مژدەی بەهەش بە خەڵکەدەن ئینتیمایان نییە بۆ دەوڵەت و ئەم حکوومەتە ناتوانێت دەوڵەتێکی بەقووەت و خاوەن سیادە و سەروەری و ئەوە بکە هەر بۆیە بینی مەسەرەن هەموو دووان سێ مانگجارێک بڕیارەدا ئێمە ئەوەندە پوڵە دێن بە خەڵخانی پێ بکرێوەندە بۆچی ئەوە بۆیە کە ڕق و ناڕزایەتی خەڵک خۆ ئەمە لە ئەسڵا ئیشی دەوڵەتە بەڵام ئەمان وەکو کارت بەکارێنن لە بەرامبەر خەڵکە بۆی ئەتراز و ناڕزایەتی خەڵک کۆتایی پێبێ کە خەڵک ڕۆژانە لەسەر شەقامە بەڵام مۆزوعەکەەوە نییە مۆزوعەکەوەیە کە تۆ کۆی سیستەمە سیاسیەکە تووشی گەندەڵی و داڕمان و نابەرپرسیارەتی و تووشی ئەوە بۆ کە هەرکام لەم سیستەمە سیاسیە بە تەوەجهی وڵاتێکە ڕوا بەڕێەوە دەخالەتی جددی هەیە مەسەڵەن ئەگەم قسەی منوانیە لە 2003ەوە کام حکوومەتی عێراقی پێکاتەوە بە دەخالەتی ئێران و تورکیا و ئەمریکا و عەرەبستانی سعودی نەبێ کام ڕێیز وزەرا و کام سەرۆک کۆمار و کام حکوومەت دانرا ئەوان دەخالەتیان تیای نەبێ و مەسەڵەن کام تەنانەت دەخالەت لە وەزارەتەکانی جەکەن تەنانەت دەخالەت لە هەڵوێستی ڕۆژانەیانەکەن ئەبێ ئەم دەوڵەتە خۆی ساکاتەوە بۆیە بە نەزانی من ئەم ڕووداوانە کاریگەری جددیە بێ لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کۆی ناوچەکە و ئێمە شخاوەنی تەجربەیەکی لە پێشینەتریشین کە مێژووی ڕوخانی ڕژەوی باز 80 ساڵ لەسەر حکوم بووە و من پێم وایە ئەمە کاریگەری لەسەر هەرێمی ژەبێکەوە پێشتر باسم کاریگەری لەسەر حکوومەتی عێراقی ژەبێ کە من هیوادارم لانی کەم حکوومەتی هەرێمی کوردستان هەرگیز شوێن پێی حکوومەتی عێراقی هەڵنەگرێت لەم ڕووداوانە و هەرگیز مەسەلەن بێدەنگی هەڵنەبژێرێ وەکو حکوومەتی عێراق چای مەزانین حکوومەتی عێراق بەشێکە لە پیلان و پلانی منتقەکە جا بۆشی گرنگ نییە کوردی عێراق کوردی تورکیایە کوردی سووریا بەو ناوە مهمەوەیە لانی کەم هەرێمی کوردستانە بێ ئەوە بزانێ تاران و بەغا ئەنقەرە و بەغا دیمەشق و بەغا ئەگەر سەدان خلافی جۆرەوە جۆریان هەبێ لەسەر نایارەتی و تێکشکاندنی ئەزمموی هەرێم و ڕۆژ ئاوا و شکاندنی هێزەکانی سیاسی ڕۆژهەڵات و باکوور یەک ئامانج و یەک دۆسیە لەسەر مێزەکانیانە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەمە بزانێ کاکەنوەر لە ڕۆژی ڕابردوو لە 160 شاری گۆرەی جیهان بۆ پشتیوانی لەسەر هەڵدانی جەماوەری لە خۆپیشاندانەکانی خەڵکی ئێران خۆپیشاندانێک بەڕێوەچوو ئەم لەم ڕۆژەدا سەرتاسەری کوردستان و ڕۆژهەڵات لە مانگرتان بوون بۆچی ڕادەی دەربڕینی پشتیوانی لەم مانگرتنە یان دەربڕینی ناڕزایەتی لە شکاندی سەروەری هەرێمی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە تا ئەم ڕادەیە لاوازە هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە ڕاستیە خۆی ئەوەی کە ڕووداوەکە ئەوەی کە لە 160 دەوڵەتی دنیا خۆپیشاندانی گەورەکراوە و ڕەنگە خۆپیشاندانی بەربەرین کە لە مێژووی دەورانی 1350 یا 1970 بزانم خەڵک بەم جەمعیەتە گەورە و بەم فرانە ناتونە سەر شەقام وازحە کە ئەوە پەیوەندی هەیە بە ڕادەی ناڕزایەتی و نیگەرانی خەڵک لە بەرامبەر ئەم سیستەمە سیاسی ئەمە وازحە کە لە وەڕەنگە تۆ پرسی هاوڵاتیەک لە کەنەدا خۆ هەمان سیستەمی هاوڵاتێکی سەقزی لەسەر نییە ڕێک وایە ڕێک هەمان ینی ئەمەنەی معانات چێشتووە ئەمەنەی کێشە گرفت هەیە وەلانی کەم خوشکەکەی لەوێ براکەی لەوێ هاوڕێکەکەی لەوەیە و ئەم معاناتانە ڕۆژانە خەڵگەی بیستێ ئەیبینێ مثلەن ژینا ئەمینی ینی ڕووداوێک ئەوە قابلی ئەوەیە بۆ هەموو ژنانێک بۆ هەموو هاوڵاتێکی وڵاتە دووبارە بێتەوە بۆیە بە نەزەری منەوەیە کە کاتێکی میابینین لە تۆرنتۆی کەنەدا 50,000 کەس زێتە سەر شەقامەکان و لە ئەڵمان 100,000 کەس و لە نەرویج 20,000 کەس بەڵام لە هەرێمی کوردستان 10,000 کەس نایە هەموو فاکتەرگەلانەی کە لە پێشەوە باسمان کرد دەور و نەخشیان هەیە و
بەڕای من ئەوەی کە ڕووەدا لە سلێمانی هەولێر نابوو ڕوویدایە ڕێگری لە خەڵک بکرێ بۆ احتجاج و ناڕەزایەتی وانە مەسەلەن داوای شتێکی عەجیب و غەریبیان نەکردو ئەو خەڵکی هاتوونە سەر شەقام چەکیشیان پێ نییە و ئەمە مەسەلەن ئەم خۆپیشاندانانە ناڕەزایەتیش نییە ڕووبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر نەبوونی خزمەتگوزاری و لەسەر ناڕەزایەتی لە سیستەمی سیاسی و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوو لانی کەم ئەگەر تەییدیشی ناکات بێدەنگ وایە ئەم هێزانە بەڵام قسەکەی وەکو وتم ئەو پەیوەندیانەی کە ئەو پەیوەندی سیاسی و ئابووری ئەوانەی کە هەیە ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان پێی وابێ بەرپرسیارەتیەکەوێتە سەرشان ئەوانە بەڵام لە هەمان کاتە مانایەوە نییە ئەگەر لە هەرێمی کوردستان خەڵک نهاتوتە سەر شەقام لە سلێمانیە لە هەولێری هەڵابجە ئەو مانایەوە نییە کە خەڵکی باشووری کوردستان پشتیوانی لەم حرەکەتە ناکە و مانای ئەوە نییە کە مەسەلەن دڵیان بۆ ئەم هاوسۆز نییە و مانایەوە نییە کە پرۆتستۆی ڕووداوانە ناکەن و من پێشتریش بە جەنابتم وت یانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە زۆر زاگلەی ئەبیستین لە ناو هەندێک لە هاوڵاتیانی ئەزیزی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو بە باشووری کوردستان ڕوو بە هاوڵاتیان ڕوو بە خەڵک ئەمە واردە بەڵام مەسەلەن ئەموو ڕەهەند و بۆ ئەدەکانی پشتەوەشیە بە ئینسان ببینێ ئەوەیە کە یعنی ڕەنگە لە هەرێمی کوردستان کەم بن ئەو خەڵکانی کە پشتیوانی لە خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان نەکەن و ڕەنگە کەم بن ئەو خەڵکانەی لەبەر بەرژەوەندیەکانی خۆیان لەبەر مەساڵحی خۆیان لەبەر هەندێ منفعەتی شەخسی پشتیوانی لەمە نەکەن و ئەگەر نا هەر کەسێک کە لە گەزەرگوێز یا لە کۆ یا لە قەندی شەی دەبێت خەڵک بەڕاستی لێرە تاسێوارە بووی بەڵام قسەکەم ئەوە بوو کە من پێم وایە لە حاڵەتێکە کە ئەمبار و دۆخەیەک لابێتە ئەو کاتە مەسەن هەڵوێستی خەڵک ئەبینی کە چەنە جسوورانە و سۆزانە ئێمە لە ڕووداوەکانی ڕابردوو بینیمان لە ڕووداوەکانی ڕژێمی ڕوخانی ڕژێمی شابینی ومانە لە ڕووداوەکانی ڕوخانی ڕژێمی بەسا پشتیوانی و هاوسۆزی خەڵکی بە ڕۆژهەڵاتمان بیوە لەگەڵ باشوور لە ڕووداوەکانی سیوێکی ئاب و لە ڕووداوەکانی نەوەویەک و لە هەمووانە پشتیوانی خەڵکی ڕۆژهەڵاتمان بینیوە بەڵام من پێم وایە ئێمە پێویستمان بەوەیە کە داهاتووە شایدی ڕووداوگەلی گەورەترە بین و شایدی هەڵوێستی چ سوورانەتی خەڵکی زۆرتری باشوورە بین بۆ پشتیوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پشتیوانیە وەم پێشم وایە ئەبێ مەسەلەن ئێوە مەسەلەن ئەو هەڵوێستی خەڵک و حکومەت لێک بکەنەوە حکومەت عادەتەن لە هەموو دنیا مەحافزکارە یا با بڵم دەستی گرتۆ بە بەرژەوەندیەکانیەوە و مەسەلەن لە هەوڵی پاراستنی سیستەمە سیاسیەکەیەتی لە هەوڵی پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکانیەتی و زۆر جار بیانووی عورفی سنووری و نێودەوڵەتی و دەستوری و ئەوە دێنێتەوە ئەو بیانوانە بەڵام لە هەر حاڵدا ئەوە گرنگە کە دوو دڵی خەڵک بەدەستبێنی کە بە نەزەری من ئەم ڕووداوانەی ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو فشارانەیە و کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر کۆمەڵ و دیموکرات یعنی هەم سۆز و عەتفی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی زۆرتر بۆم هێزانە کرد زۆرتر پێیان پێوەست بوون و زۆرتر گوێیان لێگرن و هەز بە وجودی ڕێگ و ڕیشەی هێزان ناکرێت لە ڕۆژهەڵات کە ئەمانە خاوەنی ڕێگ و ڕیشەی کلتوری و کۆمەڵایەتی و سیاسی گەورن و خەڵک پابەند دەبێت بە ڕێیارەکانیان بە قسەکانیان بە ڕێنمایەکانیان و هەون لە باشووری کوردستانیش زۆرتر سۆز و عەتفی خەڵکی بۆم هێزانە ڕاکێشا بۆ خەبات و تێکۆشانیان مەسەن لەسەر شەقام ئەوە ئێمە باشکرا هەست پێەکەین و من دیسانیش بڵم ئەم هێزانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەبێ چاو لە هەڵوێستی جەماوەر بکەن و دڵی جەماوەر بەدەست بێنن نەگەوەی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بیرەکاتەوە گرنگەوەیە کە من دڵنیام لە بینی ئەم دوو ملبلالەیە لە بینی ئەم دوو خەباتەیە ئەمە ئەم خەباتە ڕادیکاڵە بە حەقە بەرخوازە سەرەکەوێت کاگەنوەر وەک دوایین پرسیارەوە کە ئێوە وەک هاوڵاتیەکی خەڵکی باشوور چ پەیامێکتان بۆ هاوڵاتیانی خەڵکی ڕۆژهەڵات هەیە؟ وەڵا لە ڕاستیە ئەگەر ئێمە لانی کەم یەک ئەهداف و یەک ئامانجمان هەیە و ئێمە لانی کەم زۆر بەمان وا بیرەکەینەوە کە پێویستە دەست بەم خەباتە شۆڕژگەر و ڕادیکاڵ و ئینسانیەوە بگرین و ئێمە مەسەلەن خەڵک لێرە ئەو خەڵکانەی کە وایان بیرەکردەوە یان نووسیویانە یان وتویانە
کە کاکە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خۆی دانیشتووە مەسەلەن سیستەم چۆن ئاوا ئەگۆڕێ ئێستا مەسەن وەڵامی ئەمە وەرەگرنەوە کە ئەگەر مەسەلەن ئەمە کێ 16 ڕۆژ لە شەقامە ئەمە کێ بەهۆی کارکتەرێک یا قوربانیەکی ژنی کورد کۆی سیستەمی سیاسی لە مەریوانەوە تاوەکو بلوچستان و تاوەکو زایدان و هەمەدان و شۆک و هێناوەتە لەرزە ئەمە مەسەلەن جسووری ژنی کورد نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە جسووری ئینسانی کورد نییە ئەمە مەسەلەن خەبات و تێکۆشان نییە ئەمە مەسەن ئەوە بۆ دیوایە کە وەڵامی ئەوە درێتەوە لە هەمان کاتیشان پێم وایە خەڵک مەسەلەن ئێمە پێماوێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر ئەم خەبات و تێکۆشانە بەردەوام بێ و هیچ ڕێگایەکی تری نییە بۆ نەجات بوون بۆ بەدەستێنانی مافەکانی بۆ بەدیێنانی خەونەکانی کرێکاران و زەحمەت چێشان و ژنان و منداڵان بۆ دنیایەکی باشتر بۆ حکوومەتێکی جەماوەری تر و باشتر هیچ ڕێگایەکی لەبەردەمانێت جگەلەوەی کە لەسەر ئەم خەبات و تێکۆشانە جسوورانە تر و جسوورانتر پێداگیری بکە و پێویستی بە هەماهەنگی و هەواهەنگی هەیە و پێویستی بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە گوێ لەو هێزانە بکرێن کە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو لە ماوەی 50 ساڵی ڕابردوو لە پشتیان بوون پشتیان بەرنەداون و خەبات و تێکۆشانیان بەو هەموو کارەسات و گرفتە گەورەی کە هاتوتە بەردەمیان بەو هەموو تیرۆر و تۆقانی کە لە بەردەمیان هەبووە خۆمان نوێنەرایەتی ئەو خەڵکیان کردو لەبەرەوە بە نەزەری من ئەم پەیوەندیە بێت تۆڵ بێ و هەماهەنگی زۆرتر بێ و خەڵک ئەو هێزانە بناسێتەوە کە ئەتوانێت دەور و نەخشیانە بێتوانە دنیایەکی باشتریان بۆ بەدی بێنێ ئەتوانێت ئەتیماد و پشتیوانیان پێ بسپێرێ ئەتوانێت خۆیانی کوڕەکان و کچەکانیان تەسلیم کە بۆی کە بتوان دنیایەکی باشتر بەدی بێنن و دڵنیام ئێمە پێویستمان بە هاو خەباتی و هاو پشتیوانی هەیە و خەباتێکی هاونەتەوەیی و ئینتەرناسیۆناڵانە هەیە لە پارچەکانی کوردستان بەڵامەوەی کە زۆر گرنگەوەی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بزانن خۆیان ئەبێ پێشڕەوی ئەم حرەکەتە بن و ئێستا کە پێشڕەوی حرەکەتێکی ئاڵوگۆڕ و گرنگن لە ئێران بنەزەری منەوەیە کە ئەوانە بێ لەسەر ئەوە پێداگیری بکەن و بەردەوام بن و جەسوورانەتر و پاشەکشە نەکەن. زۆر سپاس بۆ کاکە نوەر حوسێن بۆ بەشداریت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئەم بەرنامەیە بوون.